شەهیدەکانمە دەستێرەکەی تەوێ بە بۆنەی 47 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندام و لایەنگرانی یەکێتی لە کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش گرنگترین پیرۆزبایی خۆیان ئارەسەی بنەماڵەی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان دەکەن. بەڵێن دەدەن ئەوان بەردەوام دەبن لەسەر ڕێوپازە پیرۆزەکەی سەرۆک مامجەلال. بەیادی 47مین ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگرین لەم ڕۆژەیە. ئەم یادە پیرۆز دەکەین لە تەواوی کادران و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. 7 ساڵ بەر لە ئێستا لەسەر دەستی پۆڵێک لە هەڤاڵان بە سەرۆکایەتی بەڕێز مامجەلال یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا بۆ ئەوەی خزمەتێکی گەل و نیشتیمان بکە بۆ تەمین ساڵیان دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پیرۆزبایی خۆم ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم. هیوادارم ئەم ساڵ ببێتە هۆی ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی لە نێوان لایەنە سیاسیەکان پێکەوە یەکدەنگ و یەکڕینگ هەوڵ بدەن بۆ چارەسەرکردنی کێشەکان. ژنانی بەردەڕەشیش هاوشانی پیاوان بەڵێن دەدەن لە نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبن لە خەباتدان و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بای لە گشت کادر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بە تایبەتی خەڵکی بەردەڕەش. من وەکو ژنێک پیرۆزبایی لە هەموو ژنانی هەرێمی کوردستان دەکەم بە هۆی دامەزراندنی ئەم یادە. ئەم بە بۆنەی 47مین یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پیرۆزبایی سەرجەم کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بە تایبەتی لە قەزای بەردەڕەش. بە بۆنەی 47مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی گەرمترین پیرۆزبایی ئاراستەی یەکێتیە دڵسۆزەکان دەکەم و خانەوادەی شەهیدان. 47 ساڵە پێش ئێستا لە ڕۆژی 1/6 ساڵی 1975 دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیەنرا لەسەر دەستی 7 کەس بنیادنرا، ئەوانیش هەر یەک لە سەرۆک مامجەلال، دکتۆر فواد موعسووم و عادل موڕاد و نەوشێران مستەفا و عەبدوڕەزاق فەیلی و هومەر شێخ و دکتۆر کەمال فواد بوون. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.